ئەندامان بەخێراتنتان دەکەم بۆ گەشتی ئەم زارەمان هیوادارم گەشتی ئەم زارەمان گەشتێکی خۆش بوو دووربین لە بەڵا ئیشاڵڵا شوێنەکانمان ئیشاڵڵا چەند شوێنێکی جودا دەبێتن لە ڕێگادا ئەمە شوێنە هەڵدەبژێن لە بەوەی بۆ دیاریکردنی شوێنەکان زیاتر خۆتان دەزان ئۆفرۆد ئەوە شوێن بە شوێن هەر شوێنێکمان مەبەست بیتن یاخود ئاسیبی ئەمە ئەو شوێنە دەکەینە ئامانجی خۆمان. گروپە لە ساڵی 2007 دامەزرا گروپی ئۆفرۆدی کوردستان و لە زۆر جۆری سارە پێکاتوە خۆتان دەبین لە وێنەکانە ئەمە بەڕاستی وەرزشێکی هەتا بڵێن وەرزشێکی ڕوحیە یعنی ڕاستە لە کوردستان نامۆیە تا ئێستا ینی کەس بەوە ئاخیرانە ئەو وەرزشە ناوی پەیداکرد و خەڵکی ئاشنا بوو و زۆربەی سارەکانشمە کە دەبینن دەستکاری کراون تایبەت بە ئۆفرۆد کە سارە لە حاڵەتێکی ستۆک بیان لە حاڵەتی بیلادی ناتوانێت ئەو کارە بکات دەبینێت کە زۆربیان بەرز کراون تای گەوریان بۆ دانراوە خۆشەویستی ئەو وەرزشە وای کردووە کە خەڵکێکی زۆر لێمان خڕ بێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو گروپە لە گەورەبوونایە بەڕاستی ئێمە ئەگەر بانگەوازێکی سەرتاسیریمان کە بە سارێکی داش زۆر دەهات بەسەر ویستمان چەندان نمونەیەک پێشکەش بکەین بۆ ئەوەی خەڵکی کوردستان و بینەران زیاتر ئاشنا بن بۆ وەرزشە. ئەو شوێنانە تایبەتە بە قۆرد با بڵێن نەرمەگردە یاخود بەردەڵانە شوێنی زۆرە بەڕاستی بەڵام شوێنەکان سەختە هەستەمە هەتا ئینسان یعنی بە بیان پێدا بڕوا بە زەحمەتی.
هذه لا ئۆفرۆت خۆی بریتە لە چەند بەشێک بەشی مەسەرەن تەپۆلکەمان هەیە شوێنی بەرزمان هەیە بۆ ئەو سیارانەی مەچنیان زۆر بەقوتە بەڵام زۆر بەرز نین دەستخۆشیان لێ دەکەن ئیشەکی جوانیان کرد ئەو شوێنە بەرزەمان هەڵبژارد تاوەکو ئەو سیارانەی کە زۆر بەرزنی مەترسی وەرگەڕانیان لێ ناکرێت لەو شوێنانە تاقی دەکرێنەوە ئەوانەی زۆر بەرزن یعنی زیاتر مەترسی وەرگەڕانی لێ دەکرێت ئەوە بزانم نمایشەکەش نمایشەکی جوان بوو دەستخۆشی لە ئەندامانی گروپ و لە میوانە بەڕێزەکانیش دەکەین دەستان خۆش. والله وبزانم دخان مع الاسف توبس كاشكا كاكا او حالتانا زور وارده الاوفرود اوفرود بيش كسناري كن اولير كان استا سعرك ما راضي وصيله بوي بحكم هي او توبس كاني لا شفتكش كا ودي او حالتانا وارده الاوفرودي تو كدي اوفرودي سعر ملك خوتنيا أنا إخوانا خواستا حالته ورقرانا تقينا سعر شكانا بيش كسنابي إيدي أو كارانا زياتر ما براسي خو لأستوي خو معنا تمام بسا مەلا شێروان لە چێ کاکە ڕێنوێنیان بکە بیان بە باشوورێ ئەمەش ئێستا دێن.
چاکەوە سیارانە بە بیلاری دەکڕێن ئاوا نینە ئێمە دەستکاریان دەکەین و دەستکاری بنیان دەکەین تایان بەرز دەکەین و ئەماوادیان بۆ داوا دەکەین لە دەرەوەی وڵات بەخۆی بە بیلادی ئەو کۆتینە و ئەو کێشەشی نیە ئەمە لە ڕووی مەشینەوە لە ڕووی تەکەرەکانەوە ناو ئەکسل لە زۆربەی شتەکان دەستکاری دەکەین تایبەتمەندی خۆی هەیە دەبل و لەفی درێژ دەکەین زۆر تایبەتیکەی هەیە نزیکەی مەصرفەکانیشان بەڕاستی $2 زۆربەی سیارەکانمان پارەش چاچی لێدرایە لە سەرەتادا ئێمە دوو نەفەر بوون خۆمان خۆم و وەستا قارەمان ئامۆزامە هەر بۆ خۆمان ئەو یاریمانە کرد ئەگەڕاین بەو دەشت و شێ و ئەو شاخانە هەر بۆ خۆمان یعنی کەسمان لەگەڵا نەبوو بەس دوای باسییان کردوتیان دوو دانە سێ نەفەری تریش هەن ئەم ئیشاکەن ئێمەش چیمان کرد بە دوایە ناگەڕین وتیان کێ یعنی وەستا قارەمان پرسی سوال بە سوال پەی جوشتیشی دیار بوو نابوو ئەو کەسەش دامەزرێنەری دادنین ئەمە ئەویش مامۆستا عەلی بوو ئەنی ئەگەر بێت و ئەمە بانگەشەی بکەین زیاتر لەوانەیە 200 نەفەر هەبیتن ئەو ئیشە عەزی لێ دێ بە گەرمان دەکەویتن بەڕاستی بەس ئەمە هێشتا بانگەشێکی تەواومان نەکردیە کە خەڵک بێتن شتەکەی بە گەورەی وەسی بکەین یعنی هێشتا ئەمن بە سەرەتای دادەنێم نەک بەکەون بیبیتن ئێمە وەکو ئۆفڕۆتی کوردستان هەموو جمعان دەین ئەو نمایشەکەین گروپێکی زۆرین بێکەوە نمایش دەکەین خەرکەشی خۆش یان زۆریش دری پێخۆشە من هەر وەکەوە خۆ مەعرەزم هەیە بەزی دێ لە مەعرەزەکەی دێمە ئەو ئۆفرۆدە هیوایەتەکە بەڕاستی هیوایەتە چ خۆشە ورا يعني هل ئەوەن دەمەجالە هەیە کە ئەمە بین جمعەکەی یان شەمۆکەیە کە داوامانەوەی بین بتانی شتێک بکەین بەڕاستی دنیای لێ لە فکر دەکەین یعنی لەوانەیە زۆر مشکلت هەبی حەلی لۆ بدۆزیەوە لەناو ئۆفرۆدی مێشک سافە کەس لە بیر نییە ئللا خۆت و سیارەکەت و ئەو چیانەی کە لە پێشتەوە کە کوردستانیش زۆر شوێن جوان و نایابی هەیە لە بۆ ئۆفرۆد بەڕاستی ینی باو ناکەم هیچ یارێکی ڕاضی هەبی کە لەوەی بەسووتر بی ئەو جۆرە یاریەکە دەمێکە یعنی لەوانەیە ئەمنێک لەبارە خۆم تقریبی 12 ساڵ پێش ئێستا یعنی شەیدای ئەو یاریەکمەوە خولیا و عەز و ئارەزووەکە یعنی ئەوەی ئەو خولیا و عەز و ئارەزوەی هەبی باوەڕ ناکەم بتانی یعنی لەو یاریەی دوور بکەویتەوە هەرچەندە چەند جارێک ویستیتن مەسەلەن لەو یاریەی دوور بکەوینەوە بەڵام یعنی دوورکەوتنەوەی ئەو یاریە بۆ ڕۆژێکیش یعنی شتێکی زۆر ناخۆشە دەتوانم بڵێم ڕۆژانە ئەمە نەکەر ئەوەی کە بە گروپ دەرچوینەوە ئێستا و گروپەمان دروست کردیا ڕۆژانە عەزمان لێ کە شوێنێکی سەختە بینین تەماشای دەکەین سیارەکانمان تەماش سیارەکانمان هەموومان دەستکاری کردیا یعنی هەر وەکو عەز و ئارەزوی خۆمان لەوانەیە بەڕێگایش سەخت هەر بە ئەنقەس پێدا دەچین عەز و خولیایەکی زۆر تایبەتمانە لەو یاریە یعنی زۆریشمان عەز لێیە بەرام لەخوای بە زیادبی ئێستا هەست دەکەین کە گروپ دامەزراوە لە 2007ەوە ئێمە پەیوەندیمان بەو گروپۆ کرد بیدایەت کەمە
هیچ گرروپێک نەبوو هەر بۆ خۆشی خۆمان چەند کەسێک لەناو بەفر لەناو قۆر لەناو شتانە ئەو یاریەمان هەمووی دەکرد هەر شەیدامان بوو بەڵام کە ئەو گروپە دامەزرا ئیدی ئەمە پەیوەندیمان کرد بە گروپەکە ئێستا گروپێکی پرۆفیشناڵ و ڕێک و پێک هەرچەندە هێشتا ماویەتی پێمان خۆشە زیاتر بەرەو پێش بچین. گشتی ئۆڤرۆد لە کوردستانە ئەمە کێشەیەکمان هەیە بۆ بە فەرمیبوونی گروپ ئۆڤرۆد لە کوردستانەوە پێدانی مۆڵەت بە گروپەکان بەڕاستی مدەیەکی زۆر ئێمە لە هەوڵین بۆ ئەو پێدانی مۆڵەتە بەو هیوایی ئەو لایەنانەی پەیوەندیدارن بەم بوارەوە هاوکارمان من بتوانین ئاسانکاریمان بکەین تا بتوانین بە فەرمیبوونی گروپمان بۆ بکرێ و ئەم وەرزشە بەڕاستی پێویستی بە کولفێکی زۆرە زۆر پێویستیمان بە سپۆنسەریکردنا بە دەعمە لایەن حکوومەتەوەیان لایەن کەتی تایبەتەوە بۆ هیوایی ئەو شتە بەوانە بێتە دی. Let's go.